بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ جاریشکە پێتان شادبمەوە. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمون با پێکەوە سەیری ئەم ڕاپۆرتە بکەین. چیرۆکی ئەمجاری بەرنامەکەمان پاڵەوانێکە کە نزیکەی 85 ساڵ نهێنیشی پاراستووە و لە 20 ڕۆژ پێش کۆچی دوایی ڕازی دڵی خۆی بۆ کوڕە تاقانەکە یەکاتەوە و خۆی لە غوڵام حسێن محەممەدی تەنەکەچیەوە دەگۆڕێ بۆ عەلی پاشای سوڵتان مرادی پێنجەمی سوڵتان عەبدولمەجیدی عەرشی سەڵتەنەتی عوسمانی. عەباس پاشای کوڕی عەلی پاشا کە میوانی ئەمجاری بەرنامەکەمانە کوڕی ئامینەخان یان ڕاستتر تەیبەخانی حەمڕەشی ڕۆستەمی حاجی قاسمی شکاکە. ساڵی 1946 لەو ساڵەدا کە بوو مەلەرزە لە پێنجوێنی داوە ئەم لەو شارەدا لەدایک بووە و هەر لە هەمان ساڵدا دێنە سلێمانی و لە ساڵی 1952 دەچێتە قوتابخانەی کانێسکان لە سلێمانی. ساڵی 1962 ناوەندی تەواو دەکا و لە مناڵیەوە لەگەڵ عەلی پاشای باوکیدا پێبەپێی خوێندن کاری تەنەکەچێتی دەکا و پاشان ئەم ئیشە برە و پێدەدەن و کارگەیشی ئەندازیاری بۆ کاری دابەشکردنی هەوای سارد دادەمەزرێنن. ساڵی 1973 لەگەڵ خوالێ خۆش بوو پەریوین عەبدولکەریم ساڵح زەماوند دەکا و دەبنە خاوەنی 6 مناڵ 3 کوڕ و 3 کچ. وەستا عەباسی وەستا غوڵامی تەنەکەچی یان عەباس پاشای عەلی پاشای سوڵتان مرادی پێنجەمی سوڵتانی عوسمانی ئێستا لە سلێمانی دەژی و بەهۆی دەوڵەمەندیەوە هیچ کارێک ناکا، تەنیا بە مڵکانە دەژی وەک سوڵتانێ کە لە باو باپیریەوە بۆی ماوەتەوە ژیان بەسەرەبا. ئێمە لەم بەرنامەیە بەرنامی وێنەکانی دوێنێ ئەمانەوێ پڕ بەدڵ بە خێراتنێ بکەین. بەڵام کێشەیەکمان هەیە. جەنابتان کێن؟ ئایا جەنابتان وەستا عەباسی وەستا غوڵامی تەنەکەچی پێنجوێنین یان عەباس پاشای عەلی پاشای سوڵتان مرادی پێنجەمی عوسمانلین؟ کامیانن؟ من عەباس پاشام کوڕی عەلی پاشام کوڕی سوڵتان مرادی پێنجەمی دەوڵەتی عوسمانی. ئەو ناوەی کە وەختی خۆی بەو ناوە باکراوین ئەو ناوە ناوێکی مستعار بووە بۆ ئەوەی کەوا باوکم خۆی کەسایەتی خۆی بشارێتەوە ئەو ناوی بۆ خۆی نەدانا. باش. ئەم بەرنامەیە ناوی بەرنامی وێنەکانی دوێنەیە. وێنەکانی ئەلبومی جەنابیشە کۆمەڵێ وێنەی تایە ئەو وێنانە لا هیچ کەس نین تەنیا لە لای تۆ نەبێت. تۆ کوڕەزای سوڵتانی عوسمان دیت. بێگومان. ئەم پیاوە چێ؟ ئەوە سوڵتان مرادی پێنجەمە بی سوڵتان عەبدولمەجیدە باوکی باوکمە. باپیرتە؟ بەڵێ. باسیشی ئەم پیاوەمان بک. ئێمە بە کورتی حەز دەکەم با زۆر لە وەختان نەکەم بە کورتەکەی ئەم پیاوە یەکێک بووە لە سوڵتانەکانی سیهەمی سوڵتانی دەوڵەتی عوسمانیە. ئەم پیاوە پێش ئەمەی کە خۆی بێتە سەرحوکم ماوی لەسەر حوکم بۆ ناوی سوڵتان عەبدولمەجیدە. سوڵتان عەبدولمەجید دانی نەنابەوەی کەوا بە حیزبی ئیتیحاد و تورقیە داوایان لێ کرد کەوا ماک بابە حیزبی ئیتیحاد و تورقی ئەویش ئینکاری لێ کرد. پاشەوە بڕیاریاننا بە مەدحەت پاشا و سەدر عەزەم کە سوڵتان عەبدولعەزیز لابرێ سوڵتان مرادی پێنجەم کە باپیری منە بچێتە سەر حوکم. باش. بە بڕیاری نوێنەران و ئەم ئەشخاصانەی کە ئێستا ناوم بردن سوڵتان عەبدولعەزیزیان لەسەر حوکم لابرد و سوڵتان مرادیان هێنا خستیانەتە جێگەی ئەو. باش. 5 ڕۆژە بێ سوڵتان مراد لەسەر حوکمە بوو لەسەر تەختی سوڵتانی بوو. واتە باپیرە. بەڵێ. باش. 5 ڕۆژ بێ لەسەر حوکم بوو کۆمەڵێک خەڵک چوونە ماڵەوە بۆ لای یەکێ لەوانە مەدحەت پاشا بوو لەگەڵ سەدەر عەزەمە چوونە ژوورەوانە ژووری سوڵتان عەبدولعەزیز بە هەر شێوەیە بوو کوشتیان. کوشتنەکەی وها بوو کە تەسیری کردە سەر سوڵتان مراد سەر باپیری من. نەچوو بۆ حتا بۆ پەڕێزەی جومعانە نەئەتوانی بچێ نوێژی پەڕێزەی جومعەش بکات. ئەتر وازی لەوە هێنا کە بچێتەوە بۆ لای ئوموری دەوڵەتە. منعەزیل بوو لە قەسرە مایەوانێ. پاشەوەی کە ماوەیەکی زۆر مایەوە دایکی چەند جارێک ینی بڵین کە نرکمە چەند جارێ بە سوڵتانی وتی بۆ ناچیت تۆ شتێک بڵاو کەرەوانێ یا داواوی ئەترازێ بگرێ وتی لەبەرەوەی کە زۆر بێتاقەتم وای لێ هات نەخۆش کەوت. دکتۆرێکیان بۆ هێنا لە خارج جوانێت تەمەنی لە 70 ساڵا بوو ناوی ئەم دکتۆرە
وتی ئەم نەخۆشە کاریگەرێکی تاسیری زۆر تێکردۆ کاریگەرە ناتوانێت تا دەبگەرێتەوە سەر حکوم ماوەیەکی زۆر بم حکومەمە مایەوە نەڕۆژێ لە ڕۆژانە ها بە خیالیا کە مەلە بکابلا بەرتشبی لە حوزێکە هەل لە بیناکی خۆیانە کۆمەڵێ لەوانەی کەوا حاقید بوون بەرامبەری چاویان پێکەوت کە ئەم مەلاکە یالیانیان بڵاو کردەوە کە سوڵتان موراد تووشی نەخۆشی دەرونی بووە یانی شێر بوو یعنی بۆچی سوڵتان نابێ مەلە بکات لە بەرچاوی عەوامە وتیان کە گوایە ئەم سوڵتانە ئەیتوانی شتێکی وها بکات کەوا خەڵک نەیبینی ینی بۆ لە قەسرەکە لە شوێنی خوانە خوان حەمامیان ێ شوێنیان بۆ لە بەردەوام عالەمە مەلە بکات ئەمە بوو بەهۆی ئەوەی کەوا حسابی ئەوی بۆ بکەن کە ئەم سوڵتانە تووشی نەخۆشی دەرونی بووە ئەمە سەدر ئاعزەم و مەدحەت پاشا ئەمان قۆزیەوە و متەفیق بوون لەگەڵ ئیتیحادی سۆڤێتیشان لەگەڵا بۆ کاتە بڕیاریان نە ڕۆژانەش ئیتیحادی سۆڤێتی ئەو حالەکە ئێستا پێڵە رووسیا یاعلان و مەشروعەتی بڵاوە کردوانێ کە سوڵتان موراد تووشی نەخۆشی دەرونی بووە باش ئەمە وای لێ هات کەوا بڵاو بێتەوە بە هەموو دنیاە کە سوڵتان موراد ئەو تووشی و حاڵەتە بووە داوایان کروتیان باشە وەکو سوڵتان موراد ناخۆ براکەی مەوجودە بۆ نەیخێنە شوێنی باش بڕیاریان نەکە سوڵتان عەبدولحەمید دووهەم کە برای باپیرمە بخەنە شوێنی ئەو کەواتە ئەلێرە سوڵتان مورادی پێنجەم هەموو حکومەکەی چەند داوامی کرد 93 ڕۆژ 93 ڕۆژ سێ مانگ و سێ ڕۆژ باشە سوڵتان عەبدولحەمید بە هەر شێوەیە بێ ڕێکەوت دەگەڵیانە ئایا بڕیار ئایا بە ئەعلانی حیزبی ئیتیحاد و تۆقی ڕێگە نایە بەڵام ڕێکەوت لەگەڵیانە متەفیق بوون لەگەڵیا بەلابردنی سوڵتان موراد کە باپیری منە سوڵتان عەبدولحەمید بچێتە شوێنی بڕیار دەرچوو سوڵتان عەبدولحەمیدیان خستە شوێنی لە پاش 93 ڕۆژ حکوم سوڵتان موراد گوێزرایەوە بۆ قەسری چراغان لە ئەستەمبوڵە خۆی و هەچوار خێزانەکەی باش ئەو کاتەی کە گوێزرایەوانێ یەکێک لە خێزانەکانی پرێشی هەبوو ناوی محەممەد سەلاحەدین بوو باش ئەوی چەند مناڵێکی هەبوو بەڵام هێشتا باوکم لە دایک نەبووە ساڵکەیە ساڵ 1970 باش پاش چەند ساڵ پاشەن مودەیەکی کەم سوڵتان عەبدولحەمید سەردانی قەسری چراغانی کرد داوای لە خێزانەکانی باپیرم کرد لە نەنگت و هەویەکانی تر بەڵێ داوای لێکردن کە لێی جا ببنەوانێ و ئەگەر لێشی جا نەبنەوانێ لە حاڵەتێکە ئەگەر نەوەتان خستەوانێ ئێمە لە تۆمار ناکرێ بە ڕسمی کە ئەمەنەوەی ئایلی عوسمانیە بەڵام ژنەکانی خێزانەکانی جوان بە قسەی سوڵتان عەبدولحەمید مانەوە لەگەڵ یاوەکو خێزان پاش ماوەیەکی زۆر منعەزیل بوو سیحەتی شکر زۆر باش بوو لە ئەو کاتە سیحەتی باش بوو ساڵ گەیشتە ساڵی 1970 لێرە باوکم کە عەلی پاشایە لە دایکە بێ لە شایستە خاتوون شایستە خاتوون چەند کەسی بووە باش نەنکی تۆ نەنکی من لەو شایستە خاتوونە باوکم بێت دوو کچی کەشیە بێت هیچێکیان ناوی فەهیمە سوڵتانە هیچیان ناوی فاتیمە سوڵتانە ئەم دوانە لە شام نێژراون بۆچی لە شام نێژراون وەختی خۆی کە شویان کردۆ چوونەتە شام باشە باوکم دوو مامۆستای بۆ تاعینەکرێت یەکێکیان دەرسی عەرەبی پێ بڵێ یەکیان دەرسی ئەڵمانی شێخ موسلیم دەرسی عەرەبی پێوتووە ئەحمەد ڕەفیق بەژیش کەوا لەگەڵ یا هاتووە ئێستا ئەچینە سەر باسەکەی ئەوی دەرسی ئەڵمانی پێوتووە ساڵە گاتە ساڵی 1904 تەمەنی باوکم شێتە بەری 7 ساڵ زیاتر یا کەمتر باپیرم ئەمری خواکە باش کە ئەمری خواکە ساڵی 1904 لە باوکی هێشتا بڕوانامەی ڕسمی نییە بەهۆی سوڵتان عەبدولحەمیدەوە سوڵتان با بڵێن دۆکۆمنتی هەوی ئەحوالی مەدەنی بۆ دەرنەهاتووە بۆچێ بۆ باوکێ بۆی دەرهات بە شێوەیەکی سڕی بە شێوەیەکی نهێنی باش بە شێوەیەکی نهێنی دەری هێنا کە ئەمانەوەی سوڵتان مورادە باش بەڵام بە شێوەیەکی نهێنی بەوەی ئاگادار بێت لەبەرەوەی کە ڕێزیان لێگر ئەمان بە سیلسیلە هەموویان سوڵتان بوون ئەو کاریان بۆ کرد بێ ئاگاداری سوڵتان عەبدولحەمید ئەمی بۆ خاوەنی هەوی خۆی ساڵ گەیشتە 1904 ئێستا نەسەری لە مانگی ئابا باپیرم ئەمری خواکە کە سوڵتان مورادە باش باوکە دێتە سلێمانی دێتە دەرەچێ لە ئەستەمبوڵ نامێنەکەی هۆی دەرچوونەکەی کە دەرچووە لەبەر ئەوەی کە لە مەراسمی ناشتنی باپیرم تەنها 8 کەس بەشدارە بێت باشە باوکی تیان نابێت 8 کەس بەشدار بۆ مەراسمی ناشتنی باوکم بەم حاڵەتە زۆر متاسیرە بێت باشە کەواتە ئەم وێنەیەکی ئەم وێنەیە عەلی پاشایە کوڕی باوکم کوڕی سوڵتان مورادە باوکی منە کاکاتە باوکی جەناب بەڵێ
ساڵی 1940 ساڵی 1906 ئەم ڕسمی لە شارڕەشی لە حەیدەرخانە لە مسەوەر هەلی گرتو بەڵام ساڵی 1940 کە باوکی ئەمرێ ئەو ئەستەمبول بەجێرێ ئەچێتە ئێران 2 ساڵ لە خۆی سەلماز ئەمێنێتەوە لەکوێ لە خۆی سەلماز لە سەلماس ئەمێنێتەوە دوایی ڕاکا دێتە بەغا خۆی ئەوەش بۆیە بۆچی ڕای کرد بۆ سوڵتان عەبدولحەمید نەیوێست عەبدولسوڵتان عەبدولحەمید بیبینێ ئەی کوشت لەبەر ئەوە چونکە ئەم بەنهێنی دەفتەر نفوسی وەرگتووە و ئاگاداری ژین ئەوان ئاگاداری نی ئاگادانی کە دەفتەر نفوسی وەرگتووە بەڵام ئاگاداری ژین کە ئان چۆن ڕای کردووە لەگەڵ ئەحمەد ڕەفیق بەکە بۆیە چوتیشتە ئێران لە ئێرانە نیشتەجێ بۆ چونکە هەموو دەوڵەتی عەرەبی لەژێر ئیداری دەوڵەتی عوسمانیا بووە بەڵام ئێران نەخێر ئێران دەوڵەتیشی سەربەخۆ بوو ئەمیل ئەو شاری کە تیاماوەتەوە خۆی سەلماز تورک بوون بە حکمی ئەوە 2 ساڵ لەوێ ئەمێنێتەوە تا 1906 دوایش لە ترسی ئەوەی کەەوە کەشف نەبێ هەساوە هاتوۆتە بەغداد دوای ئەوە کە لێو هاتۆ بەڕێی ئێران هاتووە لەبەرەوەی کە دەرکەوەکان پیاوە ئێرانیە باشە هەستی پێ نەکرێکم تورکی ئێرانە تووشی ئێرانە هاتوو بەڕێی خانەقین بەڕێی قەسری شیرین هاتوتە خانەقین لە خانەقین هاتوتە بەغا باش لە بەغا ئەو ڕۆژەی کەوە ئەم ڕسما ئەگەی لای مسەوەر هەلی لە حەیدەرخانە ڕۆژی احتیفالاتێکە بێ بە ناوی خەتی تراموای لە باب المەعەزەمەوانێ بۆ کازمیە باش شێڕای شەشاو مەدحەت پاشا باشە ئەم پرسیارە باوکم کە عەلی پاشایە لە ئەحمەد ڕەفیق بەگیەکە لە ئەحمەد ڕەفیق بەگ وەکو معلوم بووە بێ خاڵی بێت کەسی بۆ بەڕێ لەگەڵیا بۆ ئەپرسی ئەم مناسبەتە چییە؟ ئەرێ ئەمە یادی ئەو پیاوەیە کە خەتی تراموای ڕاکێشاوە لە بینی باب المەعەزەم بۆ کازمیە ئەو ئەرێ ئەم مەدحەت پاشایە کێیە باوکمە فەرمێ ئەحمەد ڕەفیق بەیش پێڵێمە ئەو شەخسەیە کە موئامەران لە عەبدولعەزیزی مامی باوکە کرد کە سوڵتان مڕادە بەمە زۆر دڵتەنگە بێ ئەرێ من ئەو شەو ڕۆژی تیا ناکەموانێ شوێنیش کە بابڕێت ئەویش ئەرێ پارەیەکوین ئەچین بۆ کەرکووک پیاوێک هەیە مەشهورە ئایلی عوسمانیەکان هەمویان ئەیناسن خصوصەن باپیریش باوکیشە لە ماری ئەچی لە ماری سیاحمەی خانەقا سیاحمەی خانەقاژی چێک بووە لە باوەڕپێکراوەکانی سوڵتەی دەوڵەتی عوسمانی ئەمانیش ئەبن بە میوانی ئەو ماوەیەکی زۆر لە ماری ئەوانە ئەمێنەوە طبعاً سیاحمەی خانەقاش پیاوێکی مەشهوری کەرکووکە خاوەنی دیوەخانە لە مێژووی کەرکووکە ناوێکی دیارە بۆ حەزەکەم بینەرانی بەڕێز ئەوە بزانن بڵێ لە ماری سیاحمات ڕۆژانە هەزارها خەڵک ڕووی تێکردو نانی خواردۆ لەوێ لە ماری سیاحما ئەمێنێتەوانێ دوای ئەوە ئەمەیە خۆی گوم کا لە سیاحمای ئەحمەد ڕەفیقی پێڵێ لە سیاحما خۆ گوم بکە و گومیش نابی ڕێک پێڵێ ئەرێ ئەمە کوڕی سوڵتان مورادی پێنجەمە برازەی سوڵتان عەبدولحەمیدە ئەم خاڵەتە ڕوویاوە ئێمە چی بکەین ماوەیەک ئەمێنێتەوە لێ پاش ماوەیەک سیاحمای پێڵێ ئێرەش باش نییە بۆیەوە من شوێنێکتان پێڵم زۆر ئەمینە ئەویش ئەرێ شوێ ئەرێ شاری سلەیمانی قاتل من جلی کوردیتان بۆ پیاکەم بیکەنە بەرتان و بڕم بۆ سلێمانی زۆربەی ئەهلی سلێمانی ئەسیلەکەی تورکی ئەزانێ 1906 باش ئەویش ئەرێ باش بە قسەی جەنابی سیاحمەی خانەقا ڕێکەوە دیێنەگەنە قەرە هەنجیر ڕێگر ڕێیان پێگرێ ئەتر ڕێگرەکە هەش قەومیەتێک بووی نازانین ئێمە ڕێگرن هەرچیشیان پێوێ نقود حتا ئەم توڕێیە ئەگەر جەنابی ئاماژەی بگەی ئەو توڕێیە ئەوە شعاری دەوڵەتی عوسمانیە با بڵێن ئەمەی کە بەستوێتی بەهێلەکەکەی ئەوە شعاری دەوڵەتی عوسمانیە باش ئەوە ئیتر مادەی بە شتێکی زۆر بە قیمەت و نادر بووە خاصەتەن هینی ئومەراوی پاشازادەکانی ئەوەشی لێستن و چیشی نقود پێ بۆ لێ ئاستن یانی بەبێ بە هیچی پێ نامێنێ ناو شاری سلەیمانی باش کە یەکەم ناسینی کە خۆی پێیان ناسێنێ ناوی وەساتۆفیق بووە بن مەشهور بوو وەساتۆفیقی کەبابشی بەڵێ هەزار ڕەحمەتی ئەم پیاوە بە نرخە ڕەحمەتی خوای لێبێ احترامی زۆر لێگرێ هەردووچیانە باتەوە ماری خوارد بۆ ئەم پیاوە دەرەکەوێت کە ئەم پیاوێکی شازادەیە بەڵام نازانێت کە کوڕە سوڵتانە کە لێ ئەپرسێ ناو چییە ئەرێ من ناوم غوڵام حوسێنە تەمان ئەم تەکبیرە چێ بۆی کردووە ئەحمەد ڕەفیق بەگ بەڵام ئەم ناوەکەی وەکو کە ئەرێ و ناوم غوڵام حوسێن محەممە ئەم پیاوە شارەزای ئەم پیاوە نادرا ئەم پیاوە خوا لێ خۆش بووە دەرچی پێکا کە ئەمە ناوی خۆی نییە ئەرێ ببێن دەرەوە لای مامی خۆت من احتیپازی پێوەکەم تا حیاتی من ماوە وەڵحاڵ ئەمان چەند ڕۆژێک لەوێ ئەمێننەوانێ و بە ڕۆژیانە ناو بازار ڕۆژ دەگێتە ناو بازار لای ئێستەی حالیەن دوکانی جەرجیزی کۆن پیاوێ بە تەنیشتیەوە ناوی ئەمەنوڵڵا بووە ئیشی تەنەکەشێتی کردووە خەڵک لێی کۆ بۆتەوانێ سەماوەری دروست کردووە سەماوەرەکە سێ سوچەیشی بۆ دروست کردووە کە گەرمە بێ ئەڕوا لەسەری کە گەرمە بە حرەکاکە
حرەکەی گەرمیەکە و بخاری یینەکە ئەڕوات خولەکەشتی بۆ داناوە بابشیش بەڵێ بۆ نامکەی بە شاگرد لە لای خۆ شەڕێ من ئەوە من دەست ناکەوت تا تۆکەم بە شاگرد ئاری هەر ئەومە پێی بشی باش ئەمێنێتەوە لای ئەو بە شاگردی بەڵام ئەحمەد ڕەفیق بەگەشێتە لای وەسا تۆفیق پرسیارێکم هەیە ئەلێ بابینەرانیش ئەمە بزانن تو ئەمانی کێ پێوتی باوک فەر وەختێککە ئەچێتە لای ئەوەشتە لای وەسا تۆفیق و ئەمیش لای وەسا ئەمەنوڵڵا ئەمێنێتەوانێ بە بەردەوامیشی تەنەکەشێتیەکەن بەڵام بەشەوە شنەوە لای وەسا تۆفیق ئەمێنەوانێ ساڵ بەسەر ئەڕوابێ بە ساڵی 1909 ئەمر دەرئەچێت بەلابردنی سوڵتان عەبدولحەمید محەممەد ڕەشاد دەخەنە شوێنی کە برای ئەوە کاکاتە مامی باوکی من باش کە ئەمە چێتە شوێنی ئەو ئەحمەد ڕەفیق بە پێی ئەرێ من ئەگەڕێمەوە بۆ تورکیا بەچی ئەرێ بە باوکم ئەرێ من ئەگەڕێمە بۆ تورکیا بزانم هەڵوێستی مامە چۆنە ئەمیان چۆنە لەگەڵ ئەم ئەرواماوەیەکی کەمی پێچێ و دەزانی ئەو کاتا خەڵک بە پێ هاتوشۆی کردووە ڕاستە کە ئاگاتە ماوەیەکی کەمی پێچێ ئەم پیاوەی کە لای ئیشی کردو ناوی ئەمەنوڵڵا ئەمری خواکە بەڵام دوو جوولەکە بە ناوی شەلەمە و جریوەوانێ دوکانێن لە پێنجۆ نابووە دائیمە هاتوون ئەم شتە وردانێ وکو قوتیلەی چرا و ئۆختا ئەم شترای گەرچەک و پیاڵە لە تەنەکە دروزەکراوە ئەمانە بە جوملە ئایان برد لەمیان ئەکرویان برد لە دێهاتەکانی شلێری پێنجۆ نایان فرۆشت وەختی کێن بۆ لای تەمەشاکن باوکم تەنیا خۆیەتی وەساکەش نەماوە لێ پرسن ئەڵێن وەسا چیرات ئەڵێ ئەمری خوای کردو وەسا ئەمانوڵڵا ئەرێ کەوادەم وایە بۆ نایی لەگەڵ ئێمە ئاچین بۆ پێنجۆن بامشیشم قەناعەت دەکات لەگەڵ هەردووچیانە ئاچین پێنجۆن لە پێنجۆن لەوێ دوکانی بۆ دادێن کە دوکانی بۆ دانێن یەکێ لەوانە پیاوێک بوو بە ناوی حەمەتەنەکەەوە مەشهور بووە پیاوێکی کەس بە ناوی حاجی عەبدوڵڵاوە هاتووە خەیاڵم حاجی عەبدوڵڵای ناو بووە یەکێکی کەش کە شاگردی بووە عەلی شەمسوڵڵای ناو بووە ئەمانە یەنە لای بە ڕۆژانە یەکێ خەریکی ئامار دروستکردن بووە یەکێ سەماوەری دروست دەکرد یەکێکیان خەریکی کەنوور و تۆپا بوو زۆپای دار چونکە ئەوانە شتانە و کاتە لەو شارە ڕەواژی هەبوو زۆپای دار و کەن و بیلامانەکە گۆڵبێنیە بوو لە خوارەوە دەڕشتی تێکرا ساڵ ڕوا دەبێ بە ساڵی 1922 تا ئەو فترەی نێوانی 1909 بۆ 22 مەرحومی باوکە تەنەکە چیە بێ و ئیتر ڕەواجی ئەبێ و شاگردی ئەبێ و هەر بە ناوی غوڵامیشەوە مەشهور بووە وەستا غوڵامی تەنەکەچی باش لە ساڵی 22 ئەحمەد ڕەفیق بەک بەڕەحمەت بێ کە ئەگەڕێتەوانێ کە گەڕاوەتەوانێت چەند ماوەتە لە کەرکووکە ئاخۆ لە شوێ ماوەتەوانێ ماگاداری ئەوە نین بەڵام لە 22 یعلانیەکە لە جەریدەی حەبەز بووزە ساڵ 22 شازادەیەک بە ناوی عەلی پاشا کوڕی سوڵتان مرادی پێنجەم کوڕی سوڵتان عەبدولمەجید لەژێر ناوی غوڵام حوسێن محەمما کە ناویی مستعارەش کەسێ زانیاری هەیە لەتری لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەو سەردەمەوە بەخشیشی خۆی وەرەگرێ لە ڕۆژنامەی حەبەز بووزە وێنەشی تیابێ وێنەکەی خۆشی تیا ئایا هەر هەمان ئەم وێنەیە کە ئەم وێنەیە بڵێ باشە ئەمەیتر ئەم وێنەیە ئەو وێنەیە کە حەبەز بووزە باشە ئەمیش ئەتر ئەم جەریدەیە کەوێتە دەست حەبسەخانی نەقی باش ڕەحمەتی خوای لێبێت حاجی بابە شێخی چیاژوێیەکی بۆ لەو پیاوە ئالمانەی و سەردەمە و لەگەڵ ئەوەشا پیاوێکی ناوار بووە شەو ڕێیەکەوێ یە بۆ سلێمانی ئەبێتە میوانی حەبسەخانی نەقی پاش دانیشتینشی زۆر حەبسەخان لێ پرسێ ئەڵێ شازادەیەک بوون بووە بە دوایە ئەگەڕێ حکوومەتی عێراق بە ناوی غوڵام حوسێنەوە بەڵام لە ئەسڵا ناوی عەلی پاشایە و کوڕی سوڵتان مرادی پێنجەمە و کوڕی سوڵتان عەبدولمەجیدە جەریدەی حەبەز بوو بڵاوی کردوێتەوە حالی بابە شێخی داوای جەریدەکە لە حەبسەخان وەختی کە یێنێ ئەم ڕسمی پێوەی ئەم ڕسمی ئەو لە پێنجۆن ئەو شخصی دیوە داوا لە حەبسەخانەکە ئەرێ ئەم تۆ ئەم ڕسمە ئەم جەریدەیە نایی بە من خۆ تۆ ئیشی پێی نییە ئەوی ژەڵێ بەرە وەڵا بیمە حاجی بابە شێخ جەریدەکە لەگەڵ خۆیان ئێنێتەوە بۆ سیاگوێز بۆ پێنجۆن یێتە بەر دوکانی باوکم ئەو کاتە کە دانیشتو ئیشی کردەوە بە باوکمەرێ کوڕەکەم ئێمە لە دێی سیاجۆزین پێویستمان بە ئەمار و بە زۆپا هەیە ئەتوانی بی لەگەڵمانە ئێمە ناتوانین ئاماری گەنم و ئەوەی کە بەرەڵێ مێنەی پێ بووە لەژێرە گوڵبێنێکی پێ بووە ئەرێ بەرە بۆ ئەوێ لە بۆ وامکە و بەرێ باوشیشم ڕازی ئەبێ لەگەڵ یان ناڕوا و دووسێ شاگردەی کە هەیەی لە دوکانەکە بەجێ خۆیانە ئەیبن وەختی کە ئیبن شەو لە دیوەخانە یەکێ لەوانە هەموو بێگی خڕە بووە
حسێن بەجی کوڕی سەرهەنگ بۆ کە بەگزای سیاجۆزە لەگەڵ حەمیم بەگا ئەمانە کۆ کاتەوە حاجی بابەشێخ و دانیشن شەو پاش دانیشتێکی زۆر و ئەمانە ئەڵێم کوڕم تۆ خەڵکی کوێیت و چۆن کەوتوتە پێنجۆن و پرسیاری لێکە بامشیشم مەرێ من حەقیقەتەکەی پڕی پیاویشی ئاغادێ بووم و ئیتر لێم قەوماوە و ئەمانە ئەڵێم باشە تو بۆ کوردی نازانی ئەرێ باو ئەو مەتیقەی ئێمە بە تووشی قسەیان کردووە والحال بە هەشتەوەی بێ لەگەڵ یا خەریکە ئەمدان بەوا نانێکە من شازادەم و کوڕی سوڵتانم پاش دانیشتێکی زۆر و ئەمانە ئەمان پێڵێ ئەی چۆن ئێمە تو ئاشکراکەین حاجی بابەشێخ پێڵێ ئەویژەڵێ من هەر ئەوەیە کە پێم وتون اینجا داواکەن جەریدەکە بێ خەنە بەردەمی باش ئەڵێن ئەمە وێنەی تۆ ئەمەش جەریدەیە خۆت ئەزاری عەرەبی بخوێنیت و ئەڵێ بەڵێ ئەی دەبی خوێنەوە ئەی خوێنێتەوە داوایان لێکە ئەڵێ بەڵێ حەقیقەتە ئەمە من کوڕی سوڵتان مورادی پێنجەمە هیچ پارەیەکی دەوڵەتی عوسمانی هیچ پارەیەکی لەسەر دۆزینەوەی ڕەحمەتی باوکەدا نەبوو بۆ یەکێک کە بیدۆزێتەوە بەڵێ 500 دینار 500 دینار حکوومەتی عێراق دایناوە باش هەچ کەسی ئاگادار بکاتەوەی 500 دینار وەرەگرێت باش وەختێک کە جەریدەکە خەنە بەردەمی باوشیشم تەکلیف لە هەر دووسانیانەکە ئەرێەوە خاوەندی وەخان و پیاوێکی گەورە و ناوداری منتیقێن و احتیفازم پێوە بکەن و ڕژاتان دیەکەم من ئاشکرام مەکەن باش کەوتومەتە ئێرەوت ئەو دەوڵەتی عوسمانی ژەماوە ئێستا بۆ بە دەوڵەتی چی کەمالی کە مەشهورە ئێستا بۆ بە جمهوریەت حەز دەکەم احتیفازم پێوە بکەن باش ئەوانیش دیارە لە 1922 کە ئەمینە بووە بە قۆناغیش گەیشتووە ساڵی 23 کە مستەفا کەمال با بڵێن شۆشی کردو وڵاتی لە ساڵتەنەوە کردو بە جمهوریەت ئێستا خۆی بەرەی با بەڕێوانێ کە پێیاڵێن ئەتەتورک ینی باوکی تورکان وایە ئەم ئەوانیش وعدێنێ ئەرێ ئێمە وعد بێ ئەم نهێنێ لای ئێمە بێنێتەوانێ حاجی بابەشێخ وەرز ئەم سێکەڵە پیاوە هەرچی چان بریارێن ئیتر زەمن ئەڕوات ئەم کاری خۆی مستەمێڕە بێ و بەردەوامە لە تەرکاری خۆی ساڵی بێتە ساڵی 1932 بانە یەکان و سەق قزەکان لە تاوزومی شای ئێرانە ئەو کاتە شکاک هەرسیان پێێنن بڵاوە بنەوانێ خاریش لە هەرای با بڵێن ئیسماعیل خانی شکاک و ئەو ناوە بێ ئەو کاتە بێ هەریە ئەو سەردەمە بووە باشە خاریشم لەگەڵ ئەو خاریشم داوی سەربازی شیەتەوانێ لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەم خوشکەیە کاتە دایکی من یە بۆ سیاجۆس باش لە حاجی بابەشێخ لە ماڵی حاجی بابەشێخ میوانە بێ کامێنێت پاشان ڕۆژەکە حاجی بابەشێخ تکلیفی لێ کارێم خوشکە بۆ نایی بەشوو ئەو ژەرێ من کەس ناناسم لێرە و شێم بێ چاوشانی خۆم بێ و ئەوی ژەرێت و ئەم خوشکەوتە سیم بە منکە من بەشویە ئەوی ژەرێ ئەوا بڕیار بێ منیە دەستیم بە تۆم کرد تۆ خۆت بەچێی بێ بانگی باوک مەکەن باوکیشم پێشەوە لە پێشا ڕازی نابێشن بێنێ دوای حاجی بابەشێخ ئەفەرمێ ئێمە لەم دیا ئەژین ئەم مەنتیقەش مەنتیقێکی کوردستانە و ئەم مەنتیقەیەش پێیان خۆش نییە کەسێکی وەکو تۆ بەگرد گوتێتی مێنێتەوانێ جوانیش نییە وا بە شاشێزانن تۆ پیاوێکی ئیماندار و نوێشکەر و پاکیت لەگەڵ ئەوە شارشن بینی زیاتر خەڵە خۆشەویت پێشم وابێ باوکی شوێ لە ڕوخسارە پیاوێکی جوان بووە زۆریش جوانەکەی بێغایە بووە باش ئەرێ دا حەز دەکەم ژن بێنیت ئەویش لە پێشا دانی پیانانێ ئەرێ هەموو نەفەقەیەکی لەسەر خۆمە ئیتر حاجی بابەشێخ ژنی بۆ هێنێت باش ئەلێرات خوا ئەمێ بەڵێ کەواتە ئەمە چێ ئەوە دایکمە ناوی ئەسلەکە شتانی بەبێت لە ئەستا لە ئێرانە کە ژیاوە ناوی تەبیبە بووە تەبیبە دایکی ناوی ئامینە بوو بەڵام کەیتە عێراقەوە ناوی خۆی گۆڕێ بە ئامینە یانی لە باتی دایکی باشە بۆ ڕێگەونی بۆ ڕێگەونی چونکە دایکی کچی سەیفەدی خان تەبیبەخانە بەڵێ دایکیشی کچی سەیفەدی خان بووە لە مەشهورە لە ئێرانە بەڵێ ڕاست اینجا لەبەرەوە ناوی دایکی گومنەکە حەزی کردووە و توتێکە کوڕ بوومە ناوی باوک مەڵەگرتەوانێ بەڵام مادەم ئافرەتم ناوی دایک مەڵەگرمەوە حەز دەکەم بە ناوی دایک بووە ئەو ناوی هەڵەگرێتەوە ناوی خوێنێ ئامینە لە عێراق مەشهور بە ئامینە خان باشە هیچ چیرۆکێکەیە لەوەی کەوا چۆن هێناوێتی ئایا ئەم پارەکە پارەی زەواجەکەی حاجی بابەشێخ بۆ یاوە یا خۆی چی ئەزانی ئەو مەسرفەی کەوا کراوە ئەم سێکەڵە پیاوەی کە وەکو شاهدیان بۆ یاوەکە حەمیمی خان وەکو حەمیم بەجی خڕا وەکو حسێن بەجی سەرهەنگ کوڕی سەرهەنگ وەکو حاجی بابەشێخ پێی هەڵساون بۆ ژنێنانەی باوکم یەک دیناری سەر نەکردو ئەوان کردو باشە کە هێناوێتی لە سیاجۆزمانەتەوە یان هێناوێتی ماوەیەکی زۆر بۆ پێنجێنەوە ماوەیەکی زۆر لە سیاجۆز ئامێنێتەوە چونکە دووبەرە بووە دوو بەش بووە سیاجۆز لەبەر ئەوەی دیهاتەکانی زۆر پێوە نزیک بووە ئەو لەوێ ئیشی کردو ئەم شاگردانەشی لە پێنجۆ ئیشیان کردووە
جار بەجار لە بینی مانیەک جارێکە ماتۆ سەردانی ئەوانی کردوان ژاتون تۆ بۆلایە جار بژارێکی شاگردەکانی شێوانە حاجی عەبدوڵڵا بووە بردووی تۆ بۆلای خۆی بە سیاجۆز ماوەیە بەو شێوەیە مێنەوە پاژەوە ئێتر باوکم ڕێکەوێتە لە پێنجۆنە نیشتەجێ بێت باش دایکش تەبیبەخان یان با بڵێن ئامینەخان ئێمە بزیاتر باسی تەبیبەخانەکەین شکەوە بەم بنەچە ناوی خۆیەتی لەگەڵ یادێتە پێنجۆن و لەوێ نیشتەجێ بن و ئایا لەوێ هەر کرێکی بوون یا خانویان کڕیوە ئەو نەدارا بوون کە خانوو بکڕن لەوێ نیان کرد ناکردوە لە ماری هەمێ حەکیما بوون باش دوایەوە داوە ئەوەمان لەبیر چوو برم وەسا تۆفیق دێرە کە باوکم ئەڕوا بۆ پێنجۆن لێوەمان لەبیر چوو باسیکەین وەسا تۆفیق پیاوێکە بووە خەزووری بۆ ناوی دەروێش تۆفیق بووە باوکی خالید و عوسمان کاغەزی ئااتێ یا بەو ئەویش تووچی چاک زانیوە دەروێش تۆفیق باش ئەویش یەکرێتە خۆی لەوێ لە پێنج باپیری کاک سمایلی خالیدی دەروێش تۆفیق حقیقەت بەڵێ ئەو یەکرێتە خۆی باش اینجا ئەم کە لەوێ ماوەتەوانێ ئەتر ساڵ ئەڕۆ مناری ئەبێ و ئەمرێ و مناری ئەبێ و ئەمرێ بە ئیرادی خوا ساڵە بێتە وەختی بوو مەلەردەکە لە چلەکانە 46 پێش ئەوەی باسی بوو مەلەرزەکە بکەین پێم خۆشە وچانێک وەربگری خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت عەباس پاشا کوڕی عەلی پاشای سوڵتان مرادی پێنج جارێکی تریش سڵاو ساڵی 1946 بوو مەلەرزەیەک لە پێنجوێن ئەدا ئەوە مێژووی لەدایکبوونی تۆشە بڵێت من لەو ساڵا لە دایکبوون لە پێنجۆناوە لە هەمان ساڵیشا بە ماڵەوە هاتوین بۆ شاری سلێمانی باش ئەو جار لە سامونکەران نیشتەجێ بووین پاش ماوەیەکی کەم لە سامونکەرانمان بەجێهێشت لە تکانێسکانە نیشتەجێ بووین پێشەوەی ئەو قسەیە بکەی ئەم نوێنەیە کێیتیایە ئەو نوێنەیەکییان هەمەی غەریبە ئەوەی دەسی چەپی باوکم ئەمەیان بەێ خوشکەزای عەبەی ڕەحیمی پێنجوانیە باش مشکی بەسەرەکە باوکمە ئەوە باوکتە بەڵێ بەجلی کوردان بەجلی کوردیەوە بڵێ باشە ئەو پچکۆلێش کە دانیشتۆ لە بەردەمیانە ئەوە منم ئەوە جەنابەتی ئەی ئەمەیان هەمە حەواییە سابوونکەرانیە حاجی هەمە حەوایی سابوونکەرانی ئەمە نازانی ئەگەڕێتەوە بۆ چ ساڵێ ئەمە لە دەوری 58 و 59 ئەوانە ئەو کاتێکە لە سلێمانی نێوە بەڵێش باش هاتنە سلێمانی دوای ئەوەی کە تۆ لە دایک بووی بڵێ ناونرای عەباس پێش ئەوەی تۆ لە دایک بووی مناڵی کەی نەبوو مناری بوو ئەمرێت بردووە نەماوەتەوە باش ئەجا تۆ لە دایک بووی بڵێ لە سلێمانی خانووتان بەکرێ گرت یا چوونە خانی خۆتان ئەو کاتەی کە باوکم یەکەم جاری کە هات خانی بەکرێ گرت لە ماری پیاوێکە بەناوی وەسا حەسەنیان پێوت شیلگەر پاش ئەوە خانی بەکرێگرت پاشەوە خانی کردی ڕان کرد ماوەیەکی زۆر لە خانی ڕان کرد ڕانەکەیان نایەوانێ ئێتر بوو بە کرێکی لە ماری شەحسینی ئاسنگەر هەردەکان ئێسکان بۆچی ئەم کاسبی باوکێ وەک پاشازادە نا وەک تەنەکەچی بەشی ئەوەی ناکرد ئێوە خانوو بکڕن باوکم لەبەرەوەی بیلاتربی بیری لەوە ناکردەوە هەموو جارێک جار بەجارێ ها کە زۆرمان لەگەڵ ئەوە دیانی دایکم لەگەری ئەوت ئەو ئەمەگەم مڵک بەجێ هێشتووە بەڵام نە ئێمە لێمانە پرسی لە چۆن نە ئەویش بۆی ڕوونەکردینەوە باش ئەو ئەمەگەم مڵک بەجێ هێشتووە حەزم لە مڵک نەماوە ئەوەگەم سەرۆت بەجێ هێشتووە سەرۆتم ناوێ دنیا مردنە و میشەتینیا کوڕێکمێ و پێویستی پێی نییە پێویستی پێ نییە کەسێکی تەماکاریش نەبوو تەماعیشی نەبووە زۆر باش هەتا وەکو ئەمانە هەمووی ڕوویاوە تۆ چیتەتە سەرەتایی لەگەڵ تەبیبەخانی دایکێ ئەم هەموو مێژووە هیچ شتێک لەم باوکە دەرنەکەوە کە ئەم پیاوە تەنەکەچی نییە ئەم پیاوە ناوی غوڵام نییە ئەم پیاوە پاشەزە هیچ شتێک لەوانی لێ دەرنەکەوە شتێکی لێ دەرنەکەەوە بەس لە من مناڵ بووم بەڵام تۆ ئەوزانی تورکە بەڵێ نەک من هەموو دنیای زانانی و کە قسەی لەگەڵا کرددا چووکە زمانەکەی و لەهجەکەی دیار بوو کە تورکە بەڵام ئایا تورکی چۆ کەس بۆی معلوم نەبوو باش ئەوش خۆشی باسی ناکرد بەڵام ئێ منوەکو ئاگادار منەکو خۆم ئاگادارم لە ساڵەکانی وابزانم 60 بوو
ئەلەو دەورا بوو کاغەزێکی بۆ هات داوای دیدارێکیان لێ کرد بۆ حەقی بەری دەکا وتی ئەو کاغەزە بە سەهو هاتووە من کەسم نییە کاغەزم بە تو چاو بۆ بنێرێ وەری نەکرد کاتینەوە من جێڕامەوە بۆ دایکم لێ پرسی جا تۆ هەروەرە گرتا وتی آخر من کەسم نییە نەشۆ ژێڕە مۆستوری جارێکی کەشیان ئێمە چوینەوانێ پاش وا بزانام ساڵێ بوو یا دوان بوو ئێمە چین بۆ زیارەتی عەبدولقادر گەیلانی لە بەغا ئەو ڕۆژە شای ئێرانی شاتبوو لەگەڵ مەلیک فەیسەڵا بەڕەحمەت بیاخوا هاتوون بۆ زیارەت ئێمە لە حەوشەیە کابووین لە حەوشەی عەبدولقادر گەیلانی بووین کۆمەڵێ پیاوی بۆ شنا خاتن باوەشیان کرد بە باوکمان تورک بوون ئەم لاولای باوکمیان ماچ کرد باوشیشم دڵی پڕ بوو ئەوان دڵیان پڕ بوو وتیان ڕاوەستا ئێتر بۆ ئاگات بزانین بە شێوەکەوا دەرکەوت ئەوان لە دەرگای ئەم سەریک چوونە دەرەوەت بۆ جادەکە و باوکم ئێمەی کۆ کردو لە دەرگاکەی ئەو دیۆ بردینێ دەرەوانێت توای سیاری کردی بردین بۆ کازمیە من مناڵ بووم بەڵام دایکم لێ پرسی باشە بۆن چاوەڕێ نەکرد با بزانین ئەو خەڵخە بێن توان مار کرد دیبا بە سەهو منیان ماش کردووە من کەسم نییە نەیویست ئاشکرابێ ئەوەی کەوا تەنیا ئەم نهێنەی لەلا بوو ئەحمەد ڕەفیق بەک بوو کە تۆ واتە سەورەکەی لە خاڵوانی بێ لەگەڵ حاجی بابە شێخی سیاجۆس لەگەڵ حسێن بەجی حەمەن بەجی سیاجۆس لەگەڵ حەمە بەجی سەلیم بەجی گۆڵێ ئەمانەیان زانی بەڵام من حەزەکەم بینەرانی بەڕێز بزانن کە ئەمانە هەمووی دۆکۆمنتی عەلی پاشای باوکی ئەم کاک عەباس پاشایان کە لە دواییە دەرکەوتووە ئەمانە هەمووی ئیعترافاتی خۆیەتی کە بە خەتی خۆی نووسیوەتی بەێ بێگومان ئەمە بە خەتی خۆیەتی ئەو ڕۆژەشە کە من خێزانم جۆزاوەتەوانێت باشە ئەو ڕۆژەی تۆ چووی بۆ شار عەسەل ئەو ڕۆژە ئەو بە فرسەتی زانیوە هەموو ژیانی خۆی نووسیوەتەوە چونکە ئێمە شوین بۆ بەغا بۆ شار عەسەل زۆرمان پێشوو باشە ئەلێراڵێ شازادە عەلی پاشا خاترە لەری بن سوڵتان مراد خامس ئۆغلی عەلی پاشاییم غوڵام حوسێن محەممەد ئسمی مستعار جوان ئەو خۆی ئەترابەکە ئەو ناوە ناویشی مستعارە من باشە فڵان کەس اینجا ئێوە لێرە دوکانی تەنەکەچێتیتان دانا بڵێ باشە حەزەکەم باسێکی ئەوەمان بۆ بکەیت کە تۆ ئایا باوکێ بە ڕەحمەت بێ گرنگی بەوە ئەدا کە با بڵێن تۆ ببیتە کەسێکی خوێنەوار زۆریش حەزی لێ کرد حەزیە کرد چونکە لەبەرەوە من کە لە مەکتەبا بووم لە خنی خستە مەکتەبەوانێ لە دوای ئەوەش کە مەکتەبا مامۆسایەکی بۆ گرتبوو نایی مەلا عەبدوڵڵا بوو لە مزگەوتی گەورە بانگبێژی مزگەوتی گەورە بوو ئەو مەلا عەبدوڵڵایە باوکم لە خانۆکە لەو خانووی کە ئێمە تیابن هۆدەی چیا بووە هەر تەنا لەبرۆ دەست بەم بڵێتەوە باش حەزەکەم ئەم وێنانە ئەو ڕۆژانە بۆ ئێمە ژێڕێتەوە کە تۆ باوکێ ماوە و ئێوە دوکانی تەنەکەچێتیتانێ بەڵێ و پێشخستنیش پێشتان خستووە کە دووتانە بەدێکتی مۆبەڕیدا دوکانەکە ئەمە هی ئەو ڕۆژگارانەیە ئەوە پێشەوەی ئیشی دەکرد بکەم ئەو کاتە سەنعاتێکی کەمە کرد بۆیلەری حەریقم بۆیلەری قیرم دروزە کرد پێش ئەوەی کە دەکرد بکەم باشە ئەمە کامیان جەنابتی هیچ ئەوان فانی لە دووخەتەکەی ئەمانش هەمووی وەستاوکرێکار زۆریان دۆستمانن هەڵەبجەین و تیاشیانەیە شاگردمە باشە شاگردەکانیشن بەڵێ شاگردیش ئیتر تۆ بە عارەقی ناوچەوانی خۆ و باوکی بە عارەقی ناوچەوانی تەنەکەچێتیتانە کرد بەڵام بەبێ ئەوەی تۆ بزانی لە ئومەرای بەبێ ئەوەی بزانی کە تۆ پاش باشە ئەمە ژوێنەیە کە هەل لە کانێسکان لە بەرەوەی ستۆدیۆڤیانی تایە دوکانەکەی حەمە ئەمینە باوکی کاکە پێشڕۆ لێرۆ ڕێز و خۆشەویستیمان هەیە بووی دیارە دێک تێک تەواو بووە و بە ئەسپ و عەرەبانە ئەتەوێ بیبیتەوە بۆ شوێنی مەبەست ئەمەش ساڵی 1970 دانیشتوم دەکتە بڕم دەکتەبری یەکێکیان ئێسامە ئەمەی ئەم لایەنم ئەمە حەدادی ناوە کە پێشمەگەیشی یەشتی نیشتیمانی کوردستانە کامیان ئەمەیان لای منەوە بەڵێ باشە ئەوە حەدادە باشە کاک حەدادە بەڵێ ئەوەی ئەو لاشان برایەتی هەر بەهادینی ناوە ئەوەی لەتەنشی و پیاوەکەیەکەوە کڵای لەسەرە باشە ئەویشە شاگردم بوو دەمانە شاگردم بوو بەڵامی چیان تۆ نیت با ئەوەی کەوا لە ناوەڕاستە دانیشتووە ئەمان منم ئەمەیان کە دووەم کەس لێرەوە کە دووەم کەسە کە سەرم داخۆ ئەوە دەکتە بڕم باشە بەڵام کە هاتنە سلێمانی و تۆ گەورە بوویت و پێشخستنیەک پێشتان خست تۆزێت داراییتان باش بوو بڵێ باش بوون ئەم وێنەیە ژوێنەیەکی ئەو وێنەیە ئەو کاتەیە کە ئاردەم کردی من بۆیلەری قیرم دروزە کرد باش پێش ئەوەی کە دەکرد بکەم باش ئەوەشان حەدادەکە لە تەنیشتمەوەی کراسپێکە دیارە خەلفە یا شاگردی تۆ بووە هەل لە ئەوەری وەختەوانێک کە مەعمەلەکەم کردوەوە لە 67 ئەوانە لام بوون باشە
و زۆریش بۆ وەفان بەرامبەر بە من ئەمە شوێنەیەکی گەنجێتی شەعباسە بەڵێ وایە شەعباز واتە ئەو کاتە من لەبەر ئەوەی کەوا لەناو ڕەفیقانە بە شێوەیەکی وا بادەکران بی ئەوەی کە ئێستا پاشایەتی ڕەفیقەکانی پیانەبووتم شەعباز لەبەرەوە شەعباز هەبوو بڵێ لەبەر ئەوەی مەسەلا دای من جلی جوانم لەبەرا بوو تاقە کوڕ بووم باوکم پیاوێکی خواردە بۆ چیشی دەزەکە و لە ئێمە سەر پێ کرد ئێتر من ستەرخانی و جلی جوان و دای من پۆش ناخۆمانە بووم ئێتر بایانەکردم لە مەکتەبیشە شەعباز بەبێ ئەوەی بزانن کە خۆ لە ئەسڵا شای ئەوایە ئەمە وێنەیە کە نازانم ئەمە ساروخە لە لای داڕە تەلەبەی سەبراهیم پاشا ئەمە دەکتایی شۆڕێکی نەخوارەوە ئەمە خەستەخانەی شیرەکەیە بۆ خەستەخانی شیرەکە دەکتم دروست کردووە دەکتی بەڵێ ساڵی 1975 بڵێ باش لەش ساغ بێ وێنەکانی زۆر جوانن بە تایبەتی من ئەمەوێ بەڕاستی لە نهێنی ئەو کاتە بگەم ئەمەش هەر وێنەیەکی تری کاتی ئیشکردنە ئەوەش بەریدە تازەکەیە دەکت خۆم دایانیم بووی ئەو شەبەکەی شەر خۆم دروستم کردو باش وێنەکانی ترێ ئەمەش وێنەیەکی تۆی وەکو کوڕە کوردێک لێرە سەر خاڵوانە چووی بەڵێ حەزم بە بەرجی کوردیە کرد و دوایەوەش ماوەیەکی زۆری لە پێنجە بخۆم دانیشتم بەانی باسکەری فیراری هەر حەزم کردووە کە بەو شێوەیە بمێنوانێ هەتا مەخیرە شاژری کوردیم لەبەر کردو بڵێ باشە ئەمە ژوێنەیەکی ترە دیارە ئەمە شەر کاتی ئیشەکەتە دێک ئەوە شەر بەریتەکەیە دیسانەوانەیە بە دیوی ئەم دیوێتی ئەو کاتەش ئەوە ئەو شەبەکە و دەکتە شەر خۆم دروستم کردووە باشە بەپێ ئەوەی کە باسی ئەوەت کرد فەرمووت ساڵی 1970 ڕۆژی با بڵین مانگی چەند لەوەی کە مەرحومی باوکێ شاعلی یان علی پاشا 15 دەی ساڵی 1970 فی سولەیمانیە شتەکانی خۆی نووسیوە تۆ کێت هێنا ئافرتێک مەنا بە ناوی پەروین عەبدولکەریم ساڵحەوە لە ئەسڵا خەرقی منتیقەی قەراخن ینی خاوێ و قەراخ و منتیقەیە باشە ئەم خێزانم لە هەموو ڕوویەکەوانێ چکا وەسفی بە من ناکرێ بە ڕەحمەت بێنەماوە لە هەموو ڕوویەکەوانێ نەگ من ئەتوانم بنم هەموو دانیشتوانی شارەکەش لێ رازی بوون لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی ئەخلاقەوە هەم لە ڕووی دین و هەم لە ڕووی جوانیشەوە باشە ئەمە پەروین خانی بەڵێ ئەوە پەروین خانە و بیدایی هەوسەرگیریمانە ئەمەش جەنابی ئەوش باش چۆن ناسیت پەروین خان لە ڕێی زاوایەکمەوە ناوی ئەو زاوایەشم نەماوە ناوی کەریم فەرەش بوو فەرەژاغایان پێوت خزمی دەریێژاغایە لە ئەسڵا ئەو لەگەڵ باوکی ئەویش پۆلیس بوو لای عەلی عەبدوڵڵا بوو بە حکمی ئەوەی ئەو زاوایی من لەگەڵ لای کێ بوو قوربان فەرمووت لای عەلی عەبدوڵڵا کەواتە ئەو کاتێک کە با بڵێن پارێزگاری سلێمانی بوو بەڵێ خەزورم لای ئەو بوو باش ئەم پیاوەش کە ئەڵم زاوامە ئەویش پۆلیس بوو ئیتری ئەو بۆی معلوم بوو هاتوچی ماریانە کرد کە کشی هەیە تۆ ڕۆژێ بە باوکم یودوتی شێخ کەریم کچی باشی هەیە ئەتە داوای لە باوکم کرد من باوکیشم کە چوو چای پێکە و باوکم حەزی کرد کە منیش دڵیم نشکان و لەسەر فەرمودەی باوکم بوو داوام کرد و بوو بە هاوسەرم ئەم وێنەیە هی دواترتانە ئەمە بەرێ ئەمە لەو ڕۆژاکە ئاشکراشەف بووی باشە ئەم فوتە سپیە و ئەم فێسە یان ئێستا ئەم جۆری جلو بەرگەی جەنابێ ئەگەڕێتەوە بۆ دوای ئاشکرابوونی پاشایەتی ئێوە بێگومان وەنیە بڵێ ڕەئی خات و پەروین حەزەکەم بزانم لەسەر کەشفبوونی ئەم نهێنیە لەسەر باشتی باوکێ زۆر ئەتوانم برێم ئەگەر من چەندم پێخۆش بوو ئەو زیاتر پێخۆش زۆری پێخۆش بوو لەبەرەوەی یەکەم ئافرەت یەکەم کەس بوو لەناو عایلا کە بە وشەی پاشا من بانکە بی ئەوەی جارێک کە حکوومەتی ئەترافی بمە کردوەوە ئەترافی کرد باش من هەندێک وێنە هەیە پێم خۆشە بیبینن بینەرانی بەڕێز و خۆشەویست یەکێک لەوانە ئەم وێنەیە ئەمە خێزانەکەی حالیمانەوە کچەکانیشمە و کوڕەکانیشمە و بووکیشمە و نەوەکەشمە باشە ئەمەی لە تەنیشت دانیشتووە بە ڕەحمەت بێ پەروین خانە بڵێ بەم ئاغری و بەم سەرپۆشە سپیەوە ئەمەی ئەم سەریان ئەم کوڕی دانیشتووە ئەمە عەلی کوڕمە کوڕە گەورەکەمە کاک عەلیە ئەوەی سەرەوە ئەوەی دەکەم بەڵێ ئەوە عەلی کوڕمە ئەوەی سەریشوان ئەمەیان ئالانە هەر کوڕمە ئەوەشان ئاریە کە دوێنێ جەنابەت دی پێرێ بوو ئەوەش ئاریە ئەمەشیان یەکێکە لەوە ئەمە کشی ئەحمەی عەبەدەلاکە بوشی منە باشە کەواتە لە کۆی گشتی هاوسەرگیری جەنابێ لەگەڵ پەروین خان چەند کوڕ و چەند کچن سیان بە سیان
سێ کوڕ و سێ کچ زۆر باش. ئەمە ژوێنەیەکی ترە؟ ئەمە کە سوکاری دایک من کە سوکاری دایکتن خۆت نین. ئەمە کە سوکاری دایک و کچیش میتیایە کچەکەش میتیایە دوو کچ و کوڕێک میتیایە. باشە کاک عەباس ئەی ئەمانەیە ئەمە هیچیان خاڵ مەحاجە ڕەحیم ئەو پیاوەی با بڵێن مشکەکەی بەسەرەوە ڕەشەکەەوە خاڵتە بەێ ئەوەی بەخانە بەێ باش ئەوەی ئەو لاشیان ئەوە پورزامە ناوی عەبدولخاڵقە نەماوە باش وەی ئەم سەریشان دراوە سێمان بوو ئەمەی ئەم سەریشان ئامۆزای دایکمە ئەوانن کە با بڵێن ئێستا بەدیوی ڕۆژهەڵاتە بەڵێ لە ئێرانن باشە منەمەوێ پرسیارێ بکەم بابینە سەر ئەوەی کەوا چۆن بەهشتی عەلی پاشا لە لای تۆ ئاشکرا بوو کە ئەم پیاوە هینە غوڵامە نەباوکی ناوی حسێنە ئەسڵەن نەتەنە کە چیەوە نە ئەو مێژووە قوڵەی کە هەیەی ئەوە نییە کە ئێوە بینیتانە چۆن ئەمە کەشف بوو؟ ئایا تۆ ئەمانەت بینی کەشف بوو یان ڕێکەوت بوو بە شتاتان بیست؟ نەکبی ئەوە من ئەوە ببینم باوکم تووشی نەخۆشی بوو نەخۆشی پرۆستات من ئەو کاتە ئەتر من زۆر بوومە خاوەنی ئیمکانێتێکی گەورە چونکە لەبەرەوە ئەمیشی دەکتا دەکتی مۆبەڕیدە و ئەم کاری هەندەسیە تەنها من کردو بەلات مخابەتەکانی لە کوردستانە وەکو ئێرەش و کەرکووچیش و مووسڵ و هەولێریش من تەنیا شەخص بوو ئەو کارەکەم هەچیش کە پێگەیشتووە لەو کارات تا ئێستا کە پێگەیشتوە ئەو کاراکە لە مامەلەکەی منەوە پێگەی باشە طبعا من حەزەکەم بینەرانی بەڕێز ئەم وێنەیە ببینن ئەمە وێنەی ڕەحمەتی باوکتە باوکمە ساڵی چەنێ ئەم وێنەی ئەو وێنەیە ساڵی ئەو حەبتا و چوارە ساڵێک بۆ من ژنمێ نابوو ساڵێ بۆ ژنێنەوە بەڵام هێشتا تۆ ئەمە نازانی تەنیا غوڵام ئەناسی باوکتە باش دوای ئەوە فەرموود نەخۆش کە و بردمان بۆ بەغا من ئەو کاتە مەعمەلێکم هەبوو لە بەغا شەریک بووم لەگەڵ عەبدولوهاب الشێخلی بەد من مەعمەلەکە مەعمەلی خۆم بۆ ئەوان وەکو ئیشکردن لە تشیان لەسەرە کرد بردم بۆ لای عومەر دزەی. عەبدولوهاب الشێخلی چییە؟ عەبدولوهاب الشێخلی یەکێک بووە لە ناودارەکانی باب الشێخ خزمی ئەگاتە خزمی پیاوانی گەورەی شێخلیەکان باش شخصێتیی گەورەی ئەو شوێنە بووە ئەو مەنتەقەیە بووە عەرضت دەکەم من کە بچووم بۆ بردم بۆ بەغا بردم بۆ لای دکتۆر عومەر دزەیی وتی بانی کرد وتی ئەم پیاوە ئەم زاتە تەمەنی زۆرە تەمەنی چەنە بوو؟ 104 بۆ 103 باش 103 بۆ 104 موالید 1970 بوو ساڵی ژنەوە باش وتی بە عەمەلی عەمەلیات نایە پیاوێ دانیشت بوو لە ناو ساڵەکە ناوی سیمۆن بوو مەسیحی بوو پاشەوەی کە دانیش لەگەڵ ما قسەیە کردووەمانە وتی باوکە ئیشی چی بۆمانە وتم وەڵا باوکم ناوی فلانە و تەنەکە چی بووە و ئێستا باش تەنەکە چیچی ناکەمەوە ئەم باشە و دوکانی لە ماڵ سلێمانیا و هێناومە بۆ لای دکتۆر و دکتۆریش ئاوارێ وتی من حەزەکەم شتێک بە تۆ بڵێ مەگەر مەجای من بی من حەزەکەم تۆ جێ لەگەڵ یا دانیشم پیاوە پیاوێکی زۆر پۆشناغ دیارەوەمانە چوە وەختێش چووە لای باوکمانێ زمانەکە گۆڕا لە عەرەبیەوە بۆ تورکی دوایی پیاوەکە ئەو پیاوە مەسیحی هاتە تەنیشتی منەوانێ وتی باوکێ ئەگەر مەجای من بی باوکە ئەو ئیشەی کە تۆری ئەو ئیشە ئیشی ئەو نییە تۆری ناوی غوڵام حسێنە چونکە خەڵک ئەگەر لێی پرسید ئەی ناو چێت تەنها ناوی خۆی بە تەنیاڕێ من ناوم فلان کەسە ناوی سێ پژنارێ ئەم پیاوە ئەوکلیانە پرسی ئەو ناو غوڵام حسێن محەممەد باشە ئەوی لەبەرەوە ئەمە وەکو چۆن مەحفوظاتێ وەکو شتێک لەبەر کرا لەبەری کردووە بەڵام لە ئەستا ناوی خۆی نییە منی زۆرم پێ ناخۆش بوو بەڕاستی وتم تۆ باوکمە ناسی لەوە پێشتر وتی شێوەی باوک من نایناسم بەڵام شێوە و هەڵسو کەوت و ڕفتاری هی ئەوە نیەکەم پیاوە پیاوێکی ئیشی تەنەکەشێتی بکە ئەو ناوەش ناوی ئەو بێ باش مختصر وتم لە خۆیەوە وای وت ئەو کار بەڵێ وتم باشە جەنابێ وەکو تۆ هەموو معلوماتە لە مەرگە ئەی جەنابی ئیشت چییە وتی من دکتۆرامەیە لە خانوونەوە لە بەریتانیاشی باش بەڵێ کە هەوێکی دەرێناوا دەرکەوتم جا ئێستا من چی بکەم بەڕێی تۆ وتی مادەم تۆ ئیمکانەتە هەیە با ئەم چەند ڕۆژێک لە خەستەخانە لە لای خۆی لە خصوصیا مش لێکەوم بە ئەوش لێ بێ هەتا تۆ سیحەتی باش بێ بە عەمەلیات نایوت وەڵام من ئیمکانەتم زۆر زۆرە ئیتر بردمان بە سیارەکەی خۆی فۆگسواگنێکی هەبوو بردمان خاڵمم لەگەڵ بەیەکەوە بن ئەو فترەیە بەڵێ باش من و باوکم من لە پێشەوە خاڵم و باوکیشم لە دواوە چوین بۆ خەستەخانەکە لە یەرموک بوو لە خەستەخانەکە خەوانمان و داخڵمان کرد لە خەستەخان لە خەسانێکی خصوصی پاشەوە پاش دانیشتنیشی زۆر و ئەمانە ئەو پیاوە مەسیحی ڕووی کردە من وتی مەجال مەی من لەگەڵ باوکتان ئەدوێم جا بۆشی مەجالنا
دوای ئەوە ڕۆشت و دانیشتبووی لە ساڵونەکە هاتو شۆمە کردومانە لەگە خاڵماروە قسەمانە کرد هاتۆ بۆ لام بە منی وتی بچۆ لە باوکە پرسە برێ ئەوە خاڵمە ئەوانە ئەوەش کە وەساوە کە سوکاری خێزانمە و ئەمەش تۆش خۆزگە کەسێک کە دەبوو لە ناویانە دیارە بوو تۆکی وتم منیش ئاخر ئەمە قورسە بە باوکم برێ وتی قورس نییە تۆ ئیسفادەی لێکی منیش چوومە بۆ لای باوکم لەسەر خەریوێڵەکە بوو وتم باوکە ئەتوانم پرسیارێکی لێ بکەم وتی بڵێ وتم ئەوەی کەی بینیت ئەمە هێشتا هەر زمانیشی کوردیەکی ڕەسەن زۆر زمانی پاک نەبوو لە کوردیا وتم ئەمەی کە وەساوە لەگەڵما ئەمە ئەوە خۆزانیەوە خێزانمە ئۆژنەوەکانتە ئەوەش خاڵمە و ئەوەش کە وەساون کە سوکاری خێزانمە و خۆزگە تۆش کەسێک کە دەبوو لە ناویانە دیارە باوکم چاوی نابەیەک و چاوی هەڵبڕی ئاو بە چاویاتە خوارەوە فەرمووی کوڕم ئەم قسەی خۆنیە ئەوەی پێی وتی ئەوی ڕازەکات تۆش کە ئەو پرسیارەم لێکەی تۆش ڕازەکەیت منیش کە ئەم کارم پەنهانێناوە منیش حەقی خۆمە بەڵام ئێستا وەختی هاتۆ کە ئاشکرایکەم کاتێتی وتم باوکە کاتی چۆن ئاشکرای چی بکەیت دەمی هەڵبڕێوانێ وتی جارێ ئەو ناوە کە ناوی منە پیاوێک بە 2 سەعات لەگەڵما فەرقی پێ کرد کە من غوڵام حسەین نیم چەند ساڵە کوڕی منی تۆ نەزانیوە بەڵام کەسانێکن لەو شارا من ئەناسن و ناشتوانم ئێستا جارێ هەمووی پێ بڵم خۆلاسا من ناوم فڵان کەسە و ئەجا ئەم پیاوەی کە لە تەنشمانەوە سابوو قسەکەی باوکم بڕی تەجیلێکی پشکۆلەی هەبوو هێنای داینا ئاگاداری ئەمنی خەستەخانەی کرد منیش پێم ناخۆش بوو بەڕاستی کەەوە ئەمن وتی نابێت ئەم شتەشتێکی پشوو بنیە ئاگاداریان وتی من عەلیم و عەلی پاشام ناوم غوڵام نییە کوڕی سوڵتان مرادی پێنجەمم کوڕی سوڵتان عەبدولمەجیدم و ئەم موسەمسەکی چاکی شبهەیە لە پشتی وێنەکەما لە ماڵی ئەم کوڕەما کە ئێستا وەساوە بە دیارمەوانێک کە منم موسەمسەکەکانیش ئەمەیە ئەو بەڵگەکانی ڕۆژی شار لە عەسەلی تۆیە نووسیوێتی بە خەتی خۆی نووسیوەتی و خستوێ پشتی دوێنەکەی و تەنەکەی پیاگرت بوو لە حیمی کردبوو خۆی تەنەکە چی بوو ئەنجا لەگەڵ جەریدی حەبەت بووزا ئەوەشی هەڵگرت بوو لەگەڵ نوسخەیە لە شەجەرەکە کە ئێستا لەو دیۆ شانتانێ کەواتە لە لامە پێم وابێ شەجەرەکە تۆ فەرموو بەردەوام بە لە قسەکردن منیش کە ئەمانی ود ئەو کاتە سوڵتا بە منی ود ئەبێت تۆ بچیت یەکێک لەگەڵام نێرین بۆ سلێمانی بچی ئەو وێنێ بێنیت منیش یەکێکیان لەگەڵا ناردم هاتمەوە بۆ سلێمانی فەرمی ئەمەیە شەجەرەکە بەڵێ ئەوە شەجەرەکەی و مقابلە ژەکرێم جەنابی لەگەڵ باش هاتموانێ ڕسمەکەیم برد ڕسمەکەی تقریبەن لە بەقەر پلیسکاپێکە بوو لە پۆستکار گەورەتر بوو زۆر گەورەتر هێنامەوانێت تەسیم بە حکوومەتم کرد بە یاسام کرد یاسا هەری بچڕی کە هەریان پچڕی سیریان کرد ئاگاداری سەفارەتیان کردەوە پاشەوەی کە ئاگاداری سەفارەتیان کردو ئەم کەین و بەی نەکرا ڕێگان بە ئێمە ئەمە بگەڕێنەوە بۆ سلێمانی چونکە ئایتر ئەو چەند ڕۆژەی کە ئێمە داوامانێک کردبوو لە خەستەخانە ڕۆژ تەواو بوو ئێمە گەڕاینەوانێ بۆ سلێمانی بەڵام بێ هیوا لەوەی کە باوکە چاک بێتەوە چکە تەمەنی ئەمەری چابوونەوەی نەبوو باش کە هاتینەوانێ بەڵام من لە لایەکەوە دڵخۆش بووم کەوا خۆم ناسیوە کەوا من کوڕەزایشی سوڵتان مرادی پێنجەمم لە لایشیشەوە دڵتەنگم بەوەی کەوا باوکم نەخۆشیەکەی شانابێتەوانێت حەزمە کرد پەترێ بژیای دوای ئەوە ماوەیەکی کەم لێرە مایەوانێ دوایەوەی داوای کرد وتی بە ئەم سێ کەڵە پیاوە بێن بۆ لامەگەر باوە حاجی بابە شێخ نەمابوو بەڵام هەمووم بێگەخڕە و جەنابی حسێن بەجی کوڕی سەرهەنگ مابوون ڕەحمەتی خوان لێبێ لە توی مەلیکا بوون دۆزیم نەوانێ و هاتم بۆ لای باوکم ڕووی تێکردن ئەو پەنە ئەو قسەی کە پەنانتان نێناوە تا ئێستا ئەو وەسێتی من ئێستا حەقی خۆیەتی ئاشکرایکەن بۆ ئەم کوڕم باش ئێتر ئەوانیش با ڕاشکایی باسییان کرد و باسی حیاتی باوکیان کرد اینجا ئێمە بۆشن بۆ ئەوەی کەوا زیاتر خۆمان بناسیین بە خەڵک داوامە کرد لە یاسا باوکم ڕێگەی پێنایان جارێ باش وتی ماوەی ماوێتی با تووشیا جوابی بێتەوانێ لەم کەین و بەینا باوکم ئەمری خوای کرد لەگەم بردووی حازریان ناشتمان لە گردی سێوان ناشتومانە پاشەوەی چە ماوەیشی پێشوو ئەتر من تەڵەمم لە حکوومەت کرد ئەرزێکم تەقدیم کرد لەگەڵ ئەو موسەمسەکاتانە و لەگەڵ هەوەی باوشیشما کە نای بە هەوەی دەوڵەتی عوسمانی کە هەی بوو بە ناوی عەلی پاشای کە بە پەنهان دەری هێنابوو کە کوڕی سوڵتان مرادی پێنجەمە زمانی چێ بوو زمانی حاکم ئەحمەد بوو باوکی بەڕێز دکتۆر بەرهەم ئێتر ماوەیەکی زۆری خان ئەم محکەمەیە تا مانگی نۆ
ئەخیر قەرارمان لە مانگی نووا وەرگرت کەواتە من ئەمەوێ لە بەرەوەی کاتم زۆر کەم ماوە ئەم چیرۆکەش چیرۆکێکە بەڕاستی لە بەرنمەیەکا جێ نابێتەوە ئەمە دواهەمین قەراری مەحکەمەی ئێوەیە بەڵێ ئەوە دووەمین قەرارە بۆ پاشایەتی کراوێن کە حەقی پاشایەتیانە قەراری یەکەمی هەر لێرا هەیە قەراری یەکەمیشی ئەوەیە کە ئێوە هەوی ئەحوالی مەدەنیتان لە عەلی غوڵام حسێنەوە لێرە ئەڵێ عەباس پاشا عەلی پاشا مراد پاشا یعنی لە باز غوڵام حسێنەوانێ بۆ بە عەباس پاشا باشە ئەجا تۆ ئیتر بووی بە پاشازادە لە سلێمانی باشە ئەمەوێ باسێکی ئەوەم بۆ بکەی تۆ ئیتر چیتە تورکیا بۆ ئەوەی کەوا کەس و کارەکە ببینی چەند جارێکی زۆر ڕۆشتوو بوو تەمان ئەمە دوای ئەوەی کە لە ڕووی DNA و فەحسەوە و باوکێ بڵێن اعترافم پێکراوە جەنازەکە لە چوونە قەبرەکەیەوە بەڕەسمی فەحسی تۆیان کرد و هی ئەویان کرد DNA-یەکەیان بردەوە بۆ تورکیا ئەمانە دەرکەوت کە ئەمە عەلی پاشایە و تۆش کوڕی عەلی پاشای ئەمە یەکێک نیە لە سەردانەکانی بۆ تورکیا ئەوە بەڵێ ئەوە سەردانیشی تورکیاما و زۆری سەردانی کەیتیایە کە لەگەڵ ئەوانەی کەوا عوسمانی نۆگەمنەوە ئامۆزای من کە ڕسم لەگەڵا گرتوون باشە من هەندێک وێنم لەلایە ئەو وێنانە حەزەکەم بینەران بیبینن ئەم کچۆڵەی چیە لەگەڵ یا ڕسم ئەوە یەکێکە لە ئامۆزاکانمە لەوێ کە ڕسم لەوە ئامۆزامە و بڕیاریش بوو کە بێتە هاوسەرم ببێ بە هاوسەریشم باشە بەڵام بە نسیب نەبوو هاوسەرمە هاوسەرتە باشە خوارێ نەزێنێ ئەم مناڵە چیە ئەو مناڵە یەکێکە لە مناڵەکانی ئامۆزازامە یعنی ئەمیش هەر لەو عایلە عوسمانیانێ بەڵێ ئیتر تۆش حەنینێکە هەیە بۆ مەعالیمی بەڵێ قوربانەوە تۆپ قاپیە ئەتر ئەوە شتێکی جوانە بە تەنیشتی مزگەوتی سوڵتان ئەحمەد باپیرە گەورەمەوەیە لەبەرەوە ڕەسمە حەزم کردو بازم پێوە کردو ئەنجا تۆ لەوێ هیچ پارەیەک هیچ مڵکیەکە وەرگرت بەڵێ پێشەمین پێشەوەی کەوا ئەو بازارڕە بکەموانێ دامێکی گەورە کراین بە ملیێنێک و خسوور هەزار دیناری سویسری چی لێکە لە پارە ئەو پارەیە کردم بە بازارێک لەسەر کارێزا و یاوشمت بەکرێ ئەوەش وێنەکەی لەگەر ئاگادارمە ئەوە بازارەکەی بەڕێش نووسە بازاری مراد پاشا بەناوی باپیچووکە ئەوان حەقی خوان بوو کە ئەوان لەگەڵا منا کردووە ئەو بازارە پارەی نەوەی عوسمانیە ناو بەناوی ئەوانێ و یەک دیناریشم لە کەس وەرنەگەتەوە سەر فڵانە و بە سەر فڵانش نەماوە بە کەس وێنەیەکی سوڵتان ئەحمەیە و ئیتر لە ئەلبومەکەی لەوانەیە چەندان ڕسمیەوە بەڵام ئەم بینا جوانانە ئەم ئەسەرە گەورەیە تۆ ئێستا شەرخۆ بە پێنجوێنی زانی لەبەرەوەی تۆیەک لە هندستانەوەیەت بەڵێ یاخود لە وڵاتی چیزیا لە هندستانەوەیەت بەڵام ئەگەر ئەرزێک نەبێت یا بروێنی نازانی ئەو تۆیە چییە ڕاستە بەڵام من ئەو وەرزەی کەوا بووە من لە کوردستان دروست بووم و لە ئافرەتێکی کوردیش بووم ڕاستە ناتوانم کاری لەوە بکەم خۆشەویستی دەوڵەتی عوسمانی چەنگە خۆشەویستی داکیشم بقابلەوە ئەم وێنەیە کێوکێنەوە ئەمانە ئامۆزامن ئامۆزامن بڵێ خۆمە خێزانەکە جیتیان نەخێت ئەوان خێزانم بووکەوە ویستم ئاشکرای نەکەم بەڵام ئاشکراوە ئەو بەهارخان باە باشە ئەمە وێنەی ئەوە قبری باپیرمە قبری سوڵتان مرادە سوڵتان مرادە بەڵێ چوویتە سەر قبری سوڵتان مرادیش ئەمەش دیارە هەر قبری نەوەکانی سوڵتان مرادە تەمان دۆکۆمنت زۆرن بەڕاستی ئەمە یەکێک لەو وێنانەیە کە ئیثبات نەسەب عەباس پاشا حەفید السوڵتان مراد الخامس ئەوە باوکتە ئەنجا هەتایەتە خوارەوە ئەمە یەکێکە لەو وێنانەی کە ئیتر هەموو ژیانی باپیرت و ئەوانشێ خۆت بۆ خۆت گرنگیت پێداوە ئەمەش هەر ئەوەلانی هەموو سوڵتانەکانە بەڵام تۆ لە ناوەڕاست لە ناوەڕاستە باشەوە لەبەرەوەی چووکە منێک مۆوانێ ئەمان وەکو تیشتێکوان منی لە ناوەڕاستی تیشکەکە باشەکەواتە تۆ خۆ بە ڕۆژ داناوە لە تیشکەکانە ئێمە لە کۆتاییە زۆ سوپاسە دەکەین کە ماڵەکەت بۆ کردینەوە و هەموو ئەو نهێنیانی کە تۆ وەرەگرتە بوو لە باوکێ لە ڕێگەی ئەم بەرنامەیە و پێشکەشی بینەرانی کرد زۆر سوپاس من سوپاسی جەنابتانەکەم لەوەش ئەکتان کێشاوە لەگەڵ ئێمەوە هیلاک بوون من سوپاسی هەموو لاکتانەکەم و سوپاسی دەستگا و هەموو کوڕە جوانانەش دەکەم کەوا هیلاک بوون لەگەڵمانە زۆر مەمنونی جەنابتان سوپاس.